سڵای خی گەورەتان دەبێ بەڕێزان لەم فێرکاریەی تری فلەتەرە باسی سکافۆڵد و وجدەکانەکەین کە ئینشاءڵە زۆر زۆر ئاسان ئەبێت جا ئینشاءڵە وردە وردە ئاسانە بێ گنا سەرەتاکەی تۆزە هەر ناخۆشە هەروە بێت جا من ئەمڕۆ ئەمە تەوان ئەم پرۆژێکتی کە ئێستا لە بەردەمتانایە ئەمە ڕەنم کردووە ئەمە هیچ نییە ئەم شتە سوورانە لەسەر ماکەکەم ڕەنم کردووە ئەمە ئەپلیکیشنەکەمە ئەمە ئەپلیکیشنە بووە لەبەری سکافۆڵدەکەم هیچی تیانە باشە ئەسکافۆڵد چییە ویجت چییە باشە ئێستا هەمووی سیرەکەین پرۆژێکت کە دروستکیەکەی هەر ئەوانە بۆ دروستەکە لەگەڵ ئەم سکافۆڵدە و کە لە مەجموعەیەکشت پێکاتۆ لە خوارەوە لە ئەفبارێک و باتنێک لێرە و نووسینێک لێرە ئەمە هی فلەتەر خۆیەتی تاوان تۆ هەمووی هەسڕیتەوە ئاوا بەتاڵ یەکەیتەوە بۆی لە سەرەتای سەرەتاوە دەست پێ بکەیتەوە اینجا ئەم شتانە چین ئەمە کلاس و ئەکسستند و ئەم شتانە ئەمە هەمووی هیچی لە ئێستا پێویستمان پێی نییە ئەوەی کە پێویستمان پێێتی فۆکەس یەخینە سەر تەنها و تەنها سکافۆڵدەکێ واز لەمانە بێنن ئۆڤەرڕایت چییە و بیلد چییە و ئەم شتانە ئەوە ئینشاءڵە لە وەختێکی تراگەر پێویستی کرد بە وردی باسییانەکەین سکافۆڵد جەماعەت ڕێک بەمانای ئەسکەلەی بینادێت باشە بۆچی وای پێوتراوە لەبەری سکافۆڵد وەکو تەیبڵێکە وەکو مێزێکە کە هەموو شتێکی تایە هەموو شتێکی لەسرە ئەو شتانی کە پێویستن لەسەری دامەزرێنرێن ئەم ئەپلیکیشنی کە ئێستا بینن ئێوە لە MPT ئەپلیکیشنێک بێکاتەوە ینی ئەپلیکیشنێکی MPTە باشە هیچ شتێکی تیان نییە سکافۆڵدێکی بەتاڵ و حەتاڵ باشە سکافۆڵد مەجموعەیەک پرۆپەرتی هەیە هەر یەک لەم وجدانە تاوان خودی سکافۆڵدیش خۆی وجدە هەر یەک لەم وجدانە هەر هەمووی هەر یەکە و پرۆپەرتێکی خۆی هەیە ئەگەر سکافۆڵدەکە لەسەر وینندۆوس با بڵین ئەچیتە سەری با بڵین بە کەرسەرەکە کۆنتترۆلەکەی تو ئاوا بەو شێوەیە یەک کلیکی لەکەی کە کلیک لێ کرد ئەتێنێتە ئەم شوێنە کە سەر بە SDکەی فلەتەرەکە تاهاوەتە ئەچێتە ناو SDکەی فلەتەرەکە و لێرە پێتەڵێ کە ئەم سکافۆڵدە لە ناو فلەتەرە لە چی و چی پێک هاتووە ئەمە هەموو پرۆپەرتیەکانی سکافۆڵداوی کە ئەمڕۆ ئێمە بەکارمان هێنا ئەم دوانە بوو لەگەڵ ئەم دراوەڕی ئێرە لەگەڵ چی تریش لەگەڵ باتم ناویگەیشن بار ئەمانە چی و چین پێش ئەوەی کە بچینە سەر ئەوانی تر من لێرەیە بۆم نامێ ئەپبارێک دابنێم لێرەیە چۆنی دەیانێم من لە ناو سکافۆڵدەکەیە ئێمە خوارەوە ئەڵێم ئەپ بار ئەیهێنێت وە چیش وەرەگرێ ئەم جۆرە وجدە وەرەگرێ preferred size widget باش preferred size widget وەکو چی وەکو ئەپبار خودی ئەپبار وجدێکە کە سەر بەو وجدەیەک کە پێوترێ preferred size widget ئەگەر بچینە سەر ئەپبارەکە ئەها لە چی ئەڵێ کلاسی ئەپبار ئەکستێندی stateful widgetەکە و ئیمپلیمنتی چیەکە preferred size widget باش کەواتە ئێستا سکافۆڵدەکەمان ئەپبارێکی هەیە ئەگەر ئەمە دی بابزانین ئاوی لە بکەین جانتر و باشترە ئێستا گەر ریستارتی کەمەوە ئەپبارێکی بۆ دروست بووە هەیە بەڵام هیچ شتێکمان پێ نایەوە باشە منەمێ نووسینەگا لێریا دەرکەیە چۆنی دەریخەم ئەچمە سەر ئەپبارەکە ئاوا ماوسەکە خەمە سەری گەرسەرەکە خەمە سەری ئەها بەو شێوەیە ئەرێ بوو ناوەستێ پیا شێتەکە ئەمە یاڵە کێشەمانیەوە تا دەرەکەیە ئەها پرۆپەرتەکانی لە چی پێگاتەوە کی لەگەڵ لیدینگ لەگەڵ ئۆتۆماتیکلی ئیمپلای لیدینگ لەگەڵ تایتل لەگەڵ ئاکشنز فلکسبل سپیس ئەمانە هەمووی ریتەرنەکە تایپەکەشیانە نووسێت ئێستا من تایتڵم ئەوێ و تایپەکەی چییە تایپەکەی ویجدە باش سانسم تایتڵ باش تایتڵ چی وەرەگرێ وجد وەرەگرێ سەلاوانەیە تۆ ئەگەر ئەم معلوماتت نەبێ یەکسەر بڵێ وەڵا نا با من دەبڵ کۆتیشنێک یان سینگل کۆتیشنێک بەدڵی خۆم دای بنێم لەم هەی بۆ نمونە نابێ شکا هاڵێ چی ئەگەر بچینە سەر ئەوواڵێ the argument type string can't be assigned to the parameter type widget یعنی ئەم تایتڵە وجد وەرەگرێ نەک string وەربگرێ باشە کەواتاڵین تێکست وجدێکمان هەیە بە ناوی تێکست ئەی تێکست چی وەرەگرێ شتێک وەرەگرێ بە ناوی سترینگ باشە یەکسەر
ئەڵێم سینگل کۆتیشنێک بە دەبڵی ئەڵێم my app bar ریستارت ئەوە ئەببارەکەمانە ئەین باشە ئەمەوێت ڕەنگەکەی بگۆڕم تەوان ئەمە کۆنتترۆل ئەیەکەم یان لای ئێوە ئەمە کۆماند ئەیەکەم لێرەیە لای خۆشتانە کۆنتترۆل ئەیەکەن ئەڵێم فۆرمات دۆکیومنت ئاوەڕێکی خاتەوە بووم ئەمێ ئەببارەکەم شتێکی تری لێ بکەم سنتەر تایتڵ ئەها سێریکە خۆی هێنای ئەڵێم فۆلس ئەگە بڵێ فۆلس بای دیفۆلت ئاماچێتە هەویە ئەدی بزانین وایە تا بەڵام ماکەمەوە بە ترو بۆی لەویایە بەس خۆی بای دیفۆلت ترو هەر نامێت باش ئەڵێم باگراوند کەلەر باگراوند کەلەر چی ئەوە وەرەگرێ وجد ئەوە وەرەگرێ بە ناوی کەلەر ئەمە کەلەر باش کەلەر from چی from RGB O یعنی opacity باشە بەس من ئەوم ناوێ من یەکسەر نووسم colors dot ئەم ئەمبەرە جوانە عیبی نییە دایانین ئەگەر ریستارتی کەم ئەوە ئەببارەکەمانە باشە ئێسام نەمێ لەم بەشە سپی ئێرەیە شت بکەم شت دانێم بۆ نمونە ئێوتمان چییە وتمان ئەمەی ئێرە ئەمە ئەببارەکەمان تاو ئەوەی خواردتری خۆی پێی ئەوترێت چی پێی ئەوترێ بەدی ئەگە بڵین بەدی ئەوە تا هێنای ئەمە سەر بە چیە سەر بەس کافۆڵدە ئەگەر ئەمە بکەینەوە ئەڵێ بەدی ئەببار فلوتینگ ئاکشن باتن بەدیەکەمان ئەمەوێت چی تیاابێ ئەمێ بۆ منە تێکستی تیاابێتکە بەدی وەکو دیقەتتاندا بە هەماشەیە وجد وەرەگرێ باشن لێرەڵم تێکست مای تێکست ریستارت ئەوەت باشم نەمێ لە خواری خوارەوە ناویگەیشن بارێک کە ئەمە ئەپباری پێوترێ لە فڵەتەرە لە خواری شۆ پێوترێ ناویگەیشن بار بەس هەر چەنە خۆی هەردووکی هەر ناویگەیشن بارە هەم ئەمە ناویگەیشن بارە هەم ئەمەش ناویگەیشن بارە بەس ئەمە تۆپە ئەمە بەتمە باشە چکە هەردووکی ناویگەیتی پێکرێ ینی تۆ توانی لە پیجێکۆ ناویگەیتکەی بۆ پیجێکی تر لە پیجێکۆ بچی بۆ پیجێکی تر بارحاڵ لە فڵەتەرە پێوترێ ئەپبار ئەوەی سەرەوە ئەوەی خواری شۆ پێوترێت باتم ناویگەیشن بار باتم ناویگەیشن بار ئەڵێ چی ئەها دیقەتتان داوێ ئەڵێ وجدم ئەوێت باماشێ لێراڵم تێکست هەی ڕستارتی پێەکەم ئەڵێ هەی باش نامنەوە ئەوم نایە جوان نییە من باتن مێ باتن چۆنیە ئەمە خۆی وابزانم ئەکستێنشنم دابەزاندەوە بۆیەوە هەموویێنێ ئەڵێم باتم ناویگەیشن بار باشە ئەم ویجیدەم بۆ داناوە بەڵام ئەڵێ ئیرۆرێکە هەیە ئیرۆرەکەم چییە ئەڵێ the named parameter items is required کاتەمە ئەڵێ پارەمیتەرێکە بنووسی بەنای items ئەهاوتە وە چیش لە خۆگرێ لیستێ لە خۆگرێ لە تایپی باتم ناویگەیشن بار ئایتم ئەوە خۆی هێنای یەکسەر یعنی تۆ کە ئایتمسەکەیە نیت ئایتمس چی هێنێ لیست لە خۆگرێ لیستیش لە فڵەتەرە یان لە دارتە با بڵین بەچی ڕپرزنتەکرێت بەچی وێناکرێت بەم دوو کەوانەیە باشە بەم دووکەوانەیە یعنی خوناوی بەخۆی لە ئایتمس یعنی ئەکرێت دانێ بێ دوان بێسییان بێ شتێکمانەیە وجودێکمانەیە پێوترێ باتم ناویگەیشن بار ئایتم ئاوەتاوە خۆشی هێنای ئەمە دانێکمان داخل کرد ئەی لێرە ئیرۆرێکمان هەیە ئەڵێ چی ئەڵێ ئایکۆن ڕیکواردە پارەمیتەری ئایکۆن لێرەیە ڕیکواردە ئەوە ئایکۆن ئەڵێ وجدێکم بەرێ هەر وجدێ بێ باشە من نووسم تێکست هەی ساگە ڕەن ڕستارتی کەم ئەڵێ نابێ بۆ لەبەرەی تۆ ئەڵێ ئایکۆن ئایکۆنیش خۆ تێکست وەرناگرێ هەرچەند هەوێژیتیشە بەزیترەوە بە سەقەتی دروستیان کردەوە بارحاڵەڵین ئایکۆن باشە ئایکۆن icons dot بۆ نموناڵین براوزەر not supported هەڵادی هەرچێک بێ المهم ئایکۆنە بێ ریستارت بۆ کاکە بۆ حیامانەبی is not true باش یەک دقە بابزانم بێت دانەیەکی تریش دابنیت طبعا على every item must have a non-null label يعني ئێستا لێرەیە کە ئەم بارەم داناوە طبعا بێ at least بەلایانی کەمەوە دوو باتم ناویگەیشن بار ئایتمێکە هەبێ ئەمە دوو دانەمان دانا ئۆکێ سایرۆرەکە چیاڵێ تۆ هیچ نوێ بەلایانی کەمەوە بێ لیبلێکیشی هەبێ ئەمە ئەوە لیبلێکە ساماڵین لیبل چی وەرەگرێ سترینگ وەرەگرێ نووسراوە ئەمە سترینگ my first tab ئەمی خوارەوە لیبل
my second tab باش restart چی وە کاک يا الله ئەوەتە ئەمە my first tab ئەمە my second tab باشە هەر زۆر ئاسانە بەزەوەی ترەبێ دەسە لەگەڵ یاڕابێ باشە من ئەمێم تێکستە بخەمە سنتەر چۆن بیخەمە سنتەر ئێمن تومە بەدی یەک ویجد وەرەگرێ خۆ من نایم دانیشم ئەم تێکستە ئەنجا لێرە بنووسم تێکست باتن بۆن هەر ناینوسێ من لە ڤیژوەڵ کۆدەکەی منە هەر ناینوسێ باشە غەڵەتە تۆ لێرە ئەمە بکەیتەوە کە ئەو کردو یعنی ئیتە خوارەوە ینی لێرە هاتوویتە هاتووی بەتەمای پرۆپەرتیەکی سکافۆڵد نووسی بەس نا من هەر ئەمێ لە ناو بەدیە بمێنمەوە لە ناو بەدیە کە بمێنیتەوە ئەبێ ئیلا شتێک داخڵ بکەی کە پێکهاتەیەک بێ ویجتی تر لە خۆ بگرێ باشە من ئێستا ئەمە تێکستەکە بە بنووسینەوە مای تێکست ئەمە بیخەمە سنتەر چۆن یەی خەمە سنتەر ئەم تێکستە سلێک دەکەم ئەم گڵۆپە کلیکی لێ یەکەم ئەڵێم wrap with widget center restart هاتە سنتەر وا ناکەم ڕێگەیەکی خێراتر سلێکتم کردووە wrap with center یەکسەر خۆی کات باشم نەمێت تۆزێ ئۆرگەنایز بێ کۆدەکانم کۆماند و ئەی یان کۆنترۆل و ئەی فۆرمات دۆکیومنت خۆی ئۆرگەنایزی کرد باشە ئەمەوێت ئەم تێکستە بیخەمە ناو کۆنتەینەرێکەوە باش ئێستای خەمە ناو کۆنتەینەرێکەوە کوانێ ئەمە کۆنتەینەر باش ئێم کۆنتەینەرم بۆچی خۆی ناگۆڕێ لە ئاوتوتەکە ئێستا بەڵام نا منەمێ باگراوندەکەی بگۆڕم باگراوند کەلەڕەکەی بکەم بە شین ئەمە چایڵدەکەیە کە تێکستەکەی تایە ئەڵێم کەلەر باشە بۆ منە شارەزەینی بۆ منە من ئێستا خەری بنووسم باگراوند کەلەر بەس باگراوند کەلەرمان نییە ئەمە هی نەکە نیە هی کۆنتەینەرەکە نیە ئەمە باگراوند کەلەری نییە شتێک نییە بەناوی باگراوند کەلەر لە کۆنتەینەر بۆیە لاچە شارەزای نەبی زۆر تەبیعیە کارسەرەکە خیتە سەری لێرە ئەگەڕی بە دوایە یان دیکۆڕیشنە یان کەلەرە باشە لێرەڵین کەلەر ئەمە کەلەر کە ئەو کۆلۆنەی لەگەڵا بوو ینی تاو ئەو پرۆپەرتیە ڕاستە و هی ئەو وجدێ کەلەر چی لە خۆگرێ کەلەرس دۆت بلو جام بلووە لێرە دیقەت بەنەها لێرەڵێکی ئەڵێ توانی ئەو کەوانێ بکەیتەوە کەوانە گۆشەدارە لە ناوی شێژمارەیەک بنووسی بووی کە تۆخی و کاڵی ڕەنگەکە دەربخەی بۆ مناڵێم نۆسە ئەگەر ڕیستارتی کەم چەند تۆخە ئەڵێم نەوەت ڕیستارت هەرنەی هێشت ئەڵێم 400 کاڵ بۆ ئەمە هەر لابە بیکە بە بلو تا باش من ئەمێ ئەم تێکستە بکەم بە بارزێ حەزەکەی هەشساکە بێت یان با بڵین حەوسا تۆخە ئێستا باش ئەمێ ئەو تێکستە بکەم بە سپی شۆنیگەم بە سپی لە ناو تێکستەکەیە ئەمە تێکستەکەیە تا ئەویا تا ئەو کەوانێ باشە تا ئەو کەوانێ کە فاریزەیەکەکەم ئەڵێم ستایل ئەوەتە ستایل تێکست ستایل تێکستایل وەرەگرێ ئەو نووسیم لێرە ئاڵێم چی ئەڵێم کەلەر باشە کەلەرس دۆت وایت ئێستا هەمە هەمووی سەر لێ تێکەیە ئاوی بەو شێوەیە کۆنترۆل ئۆڵەکەیت فۆرمات دۆکیومنت ڕێکی خست سێری کە لێرە چیمان هەیە بەدیمان هەیە باشە وتمانە لە سنتەرەکەیە چی هەوێ با چایڵدێکمان هەوێ ئەم چایڵدە کە کۆنتەینەرەکەی تایە چی تایە تێکستێکی تایە ئەم کۆنتەینەرە ئەم چایڵدە سەر بەم کۆنتەینەرەیە ئەم تێکستە سەر بەم کۆنتەینەرەیە لە ڕێی چایڵ لە ڕێی پرۆپەرتی چایڵدی کۆنتەینەرەکەەوە باشە تێکستەکە چی لە خۆگرتووە مای تێکستی لە خۆگرتووە ستایلەکەی چۆنیە یەک ستایلم پێ ئەوی ژەوەیە کە وتومە کەلەرەکەی بکە بە وایت باشە ئەم کەلەرە سەر بەکیە سەر بە کۆنتەینەرەکەیە کۆدەکە واڵێ ئەم خەتە شینە تەبانیەتە بەردەمتان ئەمە هەر ئەوەنە لێرە ئاڵێ چیە هاگەر هینی لەسەر کێڵێ من لێرە ئەڵێ the child argument should be last in widget constructor invocation یعنی بە کورتیەکەی ئەم چایڵدەی ئێرە لە کۆنتەینەرە بیکەرە ئەخیر اینجا کێشەی نامێنێ ئۆکەی کێشەیەکی واشی نیار ئیشەکات بە زوا باشتر کەوای لێ بکەی
باشە ئێستا گەر ریستارتیکەین ئەوە وەسپی باشە من نەمێت تۆزێ پان و درێژ و شتانی لێ بکەم ئەم کۆنتینەرەیە نین ئەڵێ ویت سا خۆی یەکسەر کردی هەیتەکەشیم بۆ کە بەسە زەحمە نەبێ ڕیتێرن ئاوای لێ کرد باش منەمێ ئەم تێکستە ئێستا حالێن لە سکافۆڵ لە بەدی سکافۆڵدەکەیە کۆنتینەرەکەم کردوتە سنتەر ئاهاوتە ئەمە سکافۆڵد ئەمە بەدیەکەی ئەوە سنتەر لە سنتەراچی لەخۆ گرتووە کۆنتینەری لەخۆ گرتووە ئۆکەی لە ناو کۆنتینەرەکەیە یعنی چاڵدەکەی باڵین ئەمەوێت تێکستەکە بخەمە سنتەر ئێکاتە چیەکەم تێکستەکە سلێکتەکەم ئەوە سلێکتم کرد ئاگاتان لەوی نەبێت لەو فاریزەیە ئەو فاریزەیە هیچ چاڵدەگەی نابێت لەگەڵ یا سلێکتیکی ڕاپیەکەم لەگەڵ چیە لەگەڵ سنتەرە ینی ئەی پێچمەوە لەگەڵ سنتەرە ئەوە پێچامەوە لەگەڵ سنتەرە و ئێستا گەر ریستارتکەم چوە سنتەر تاو هەرۆنێ یەک شتی ترمان ماوە لە ئەپبارەکەی شتێکمان هەیە پێوترێت عفو لە سکافۆڵدەکە شتێکمان هەیە پێوترێت دراوەر باشە دراوەر چییە؟ دراوەر وجدێ لە خۆگرێ ئەمە دراوەر باشە ئەم دراوەرە چییە؟ بۆ ئەوەیە کە لێرە ئەم شتت هەبێ و ئاوا مێنویەک بکاتەوە لە هەر شوێنێکی ئەپلیکیشنەکەی بووی بۆ منە بچیتە سەر لیستێک کۆمەڵێک شت باڵین دراوەر وجدی دراوەر لە چی پێکاتوە لەمانە پێکاتوە لەم شتانە ئەوەی کە ئێمە پێویستمانە لێرەیە چایلدەکەیە ئەڵێم چایلد باش لێرە ئەڵم چی ئەڵم تێکست هەی زەینە لێ چی ئەها هەی باش من لێرە ئەڵێم نا ئەوە ناڵم لیست ڤیو باشە لە لیست ڤیوەکەیە چیمان هەیە ئەها لیست ڤیومان هەیە مەژەر تەبعاً خۆی وجدە بە ئاماشەوە چڵدرنی تایە ئەها چڵدرنی تایە لە تایپی چی لە تایپی و لیست کە چی لە خۆگرێ وجد لە خۆگرێ باش لێرەڵم children ئەها children ساگەر ڕیستارتی کەم هیچ نایەنێت طبعاً هیچی تیانی ئەڵم تێکست first drawer item restart بیکەینەوە ئەوە هێنێ باشەوەمان نایڵم لیست تایل بزەبت ئەو لیستایلێکی بۆ کردم ئەو لیستایلە تەبان چییە ئەو لیستایلە وەکو بەتنێک وایە لەنا ئەو لیستەیە ئەوەش بە هەماشەوە هەروەجدە ئەها دیقەت بە ئەمە لێرە لەکوێ کۆتایی هاتووە ئالێرەیە کۆتایی هاتووە گەر کلیکی لێرە باڵین نەک کلیک کەرسەرەکە بخەیتە سەری بەو شێوەیە پیشانی ئاەت هەڵێکە دەستپێک و کۆتایی کەوانەکە و لەکوێیە چڵدرن وەرەگرێت چڵدرن لەگەڵ چایلدا جیاوازی هەیە چایلد یعنی یەک مناڵ بەڵام چڵدرن یعنی کۆمەڵێک مناڵ ئێستا من لێرەیە کە ئەمە ڕیستارتی پێەکەم ئەکرێت لێرەیە لەم شوێنەی ئێرە تا چەند جوانە ئەو کە پرنتیش هینەکەم کە ئۆنتابە بێت ئۆنتابەکە فەنکشنێک ڕەنەکە کە هیچ پارەمیتەرێکی نییە و چی پرنتەکە هەومەهاوتە ئێستا لیستایلێکی تر دروستەکەم هەر لە ناو چڵدرنەکەیە بە هەماشەوە ئەڵێم ئەباوت ئەماڵین ئەباوت تاپت icons dot about تأتي about info تا restart چینە سەر دراوەرەکە ئەگەر پەنجە بنێم بە هومە لێرەڵە هوم ئەگە پەنجە بنێم بە ئەباوتە ئەڵێ about tapped باشە پرنتیەکە هەر ئەوەندەیە ئەوەی کە خوێندومانە ئەمڕۆ ئەبارەکەشمان باس کرد جا بۆم نەسەریگە لە ئەباراتوانی بڵێ actions ها بە هەماشەوە لیست وەرەگرێت لە کۆمەڵێک وجد لێرە ئەڵێم چی ئەڵێم icon button بزەبت دویسمەوە بڵێم ئەڵێم icon button لێرە ئەڵێم restart چی هێنێت سێرچی هێنا ئەو مۆرە بۆ یو دیبەگۆ نایڵە دی دەرکێ زۆر سێرچەکە ئەڵێ search button pressed لێرە ئەڵێم more button pressed ئەمە لێرە ئەمە بەتنێکە ئەمەش بەتنێکی ترە وێ بە کورتێکی ینی فولی کەستمایزەوەڵ یەک دنیا کەستمایز دێتوانی لەگەڵا بکەی ئەم شتانە ئەبێ خۆت بچی بە دوایە و پراکتیسی بکەی بەڕاستی چکە بە هیچ شێوەیەک فێر نابی ئەگەر ئەمانە هیچی خۆت تاقی نەکەیتەوە غەڵەتی شیانتیانەکەی باشە شتێکی زۆر ئاسانە انشاءڵڵا ئەگەر سەریع وتبێتم دووبارەیکەنەوە ڤیددیۆکەیان بە خاوترگوی لێبگرن وەکو پێم وتن ئەمانە لە ئێستا گرنگ نین ئەمە چییە و ئەمانە چینەوەم کۆنستات چیەوەم ئۆڤەرڕایدە چییە و
وردەکاریەکی بەسیتە بەڵام لە ئێستا پێویست ناکە فۆکەس خەنە سەری یان بۆ نامە چییە ئەوەی کە گرنگە تەنها لەم سکافۆلدەوە چیت خوێندووە تا ئێرە ئەوەنە کە هەمووی هەر زۆر زۆر ئاسانە ئینگلیزیەکی بەسیت بزانی ئەزانی کە جیازی هەیە لە بینی چایلد و چڵدرن بنوونە ئەزانی کە لیست ڤیو چییە و ئەزانی لیست تایل چییە یان بۆ نمونە ئەزانی ناڤیگەیشن یعنی چی بار یعنی چی یان ئایتم جیازی چیە لەگەڵ ئایتمس هەر شتەکە زۆر بەسیت و ئاسانە بەس بە سێریکی کۆدەکەی ئەمڕۆ بکەینەوە بزانین هیچمان بیر نەچوو بۆی باسی بکەین ئەمە باشە دراوەر هێدر ئەمە ئەمڕۆ باسی کرد مامەسامە هەر بۆ جوانکاریە لێرەیاڵین لیست سێگە لیست ڤیوەکەیە لێرەیە یانی لە سەروی هۆمەکەەوە دراوەر هیدەرمان هەیە ئەمە هێدەری سەری سەرۆی هەر بۆ جوانی ئەگەر ڕیستارتی کەینەها ئەگەر دراوەرەکە بکەینەوە ئەبێ بە هێدەر باشە ئەوە تەنها بۆ جوانیە ئەو خەتەی داناوە لە بینی لیست تایڵەکانە و لەگەڵەویترە دەمان تۆ ئەگەر ئەمە بستریتەوە غەڵەت دەرەچێت چکە تۆ لێرەیە وەکو ئەڕێک تەعاملی لەگەڵاکات چڵترنەکە ها لێرە دەسی پێکردو لێرەشە کۆتایاتۆ باشە بۆیە ئەبێ بەچی جیانکەیتەوە بە کۆما جیانکەیتەوە هەمووی ئەمە چڵدرنەکانە چالدەکانە کە بە چڵدرن جەمعاک بێت لێرە چی و چیمان باس کرد لێرە ئەوەدا ناخرێت یاڵادەی لێرە سکافۆڵدمان باس کرد کە چوار پرۆپەرتیمان باس کردووە هی سکافۆڵد ئەمڕۆ ئەپبار باشە ئەهار خۆشی ئەگەر تۆزە ئینگلیزی بزانی ڕێک پێناسەیەکی وەکاڵێ ئەن ئەپبار تو دیسپلی at the top of the scaffold مەبەستی ئەو زەردەیە و بەدی کە مەبەست لەو بەشە سپیەکە ئەیبینن بە دەر لەمەی خوارەوە دراوەریش ئەمە بوو کە درۆبیەکە یعنی ڕایەکێشی باشە و باتم ناڤیگەیشن بار ئەمەی خوارەوەیە بەشی خوارەوە لە ئێستا هەر ئەوەندە گرنگە تکام وایە ئەمەی کە ئێستا لێرەیە کردومە دووباری بکەنەوە هەر غەڵەتێکیشتان کرد گەورەی مەکەن چکە ئەبێ غەڵەتکەن تا فێر بن ئینشاءڵڵا خی گەورە سەرکەوتو سەرفراسان کا و سلام علیکم ورحمة الله وبركاته